ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. هەمیشە هەوڵمان داوە لەم بەرنامە تایبەتی کوردستان 24 بە زمانێکی سیاسیانەی نەرم شرۆڤەی بابەتەکان بکەین و دەست بخێنە سەر برینەکان و چارەسەرەکان دیاری بکەین. بۆیە ئێستا بەهۆی دواکەوتنی موچەوە لە هەرێمی کوردستان جۆرێک لە ناسەقامگیری دەرونی بۆ هاوڵاتیان دروست بووە. بەهۆی ئەو گفتوگۆ و سەردانیکردنی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەمیش جارێکی دیکە کاریگەری کردوتە سەر هاوڵاتیان. بۆی ئێمە بەلامانەوە گرنگە لە باسی ڕۆژدا بپرسین ئایا کە موچەی فەرمانبەران دوا دەکەوێت کێ لێی بەپرسە لە کاتێکدا کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆیان باسی دەکەن کە نەوتیان ڕادست کردووە پابەندی یاسای بودجەشن و ئەوانەی کە یاسای بودجە لەسەری سەپاندوێتی جێبەجێیان کردووە. لە ماوەکانی ڕابردوودا زۆر گوێبیستی ئەوە بوون لەلایەن چالاکوانان و بەشێک لە چالاکوانی کۆمەلگای مەدەنیەوە قسەیان لەبارەی دواکەوتنی موچەوە دەکرد. ئێستا جۆرێک لە بێدەنگی دەبینین. بەشێک لە پەرلەمانتاران دەیانگوت نەوت بدرێتە حکوومەتی عێراقی قوت و موچەی خەڵک لەوێوە وەربگیرێتەوانێ. کەواتە ئێستا ئایا لەسەر هەمان ڕای خۆیانن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادست کردووە بۆچی موچە و قوتی خەڵک ڕەوانەی هەرێمی کوردستان ناکرێت؟ کوان ئەو کەسانەی کە داوای خۆپشاندان دژی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. جارێکی دیکە لە باسی ڕۆژدا دەپرسین ئایا دەبێت خۆپشاندان دژی حکوومەتی هەرێمی کوردستان بێت کە پابەندە بە داواکاریەکانی حکوومەتی عێراقیەوە یاخود دەبێت خۆپشاندان دژی حکوومەتی عێراقی بێت کە تا ئێستا نەیتوانیوە شایستەدارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەوانە بکە. ئەمانە و چەندان پرسیاری دیکە لە باسی ڕۆژدا شەن و کەوت دەکەین وەڵامەکانی لە میوانەکانمان وەردەگرینەوە. هەریەک لە بەڕێزان دکتۆر ئاراس قادر سەرۆکی سەنتەری لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان بەڕێزیان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە بە خێراتی دکتۆر. هەروەها بەڕێز ئاری هەرسین ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کا بەڕێزیشان لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادەن. لێرەوە سڵاو ڕێزی بۆ دەنێرین کاگ ئاری. لەسەر ئیزنی جەنابەت کاگ ئاری لە دکتۆرەوە دەست پێکەم. دکتۆر پێشەکێکی کورتم خوێندەوانێ و بۆ خۆشت لە ناو بابەت و مەوزوعەکەی هاوڵاتێک نەماوە لە ناو هەرێمی کوردستاندا کە ئێستا سەرقاڵی ئەو کێشە و ئاریشە و ململانەی نێوان هەولێر و بەغدا نەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ من تەواو هەموو پابەندیەکانم جێبەجێ کردو. ئەو حکوومەتی عێراقەکە موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نانێرێت. تۆ دەڵێ چی؟ سوپاس ژینۆخان. ئێمە زۆر جار لەوانەیە لە بەرنامە جیاوازەکان لە کاتی جیاواز پێشتر باسیەوەمان کردیە کە وەک جەنابتان لە دیباجەکە باستان کرد هەندێک خەڵک تەنها بۆ مزایدات سیاسی بۆ دەرخستنی کەسایەتی شخصی خۆیان داهاتن هەندێک قسەیان دەکرد بەبێ بنەمای هەبێتن. ئێمە کە دەڵێن کوردستان دەبێت خاوەنی بڕیاری خۆی بێت، دەبێت خاوەنی ئیرادەی خۆی بێتن، دەبێت خاوەنی داهاتی خۆی بێتن بە سوود وەرگرتن لە بنەمایەکانی دەستوری عێراقی و ئەو مافەت دەستوریانەی کە بە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان درایە. ئەگەر بێت و سازش لەسەر هەندێک شت بکەین هۆکارێک دەبێت بۆ ئەوی زۆر شتێک لە دەست بدەین. باشترین نمونەمان ئەوەی ئێستایە. ئەوەی ئێستا ڕاستە لەوانە کاتی بێتن چارەسەرێک دەکرێتن، بەڵام ئەو چارەسەرە ئەوە نابێتن کە سەرچی بێت موسەکین دەبێت چونکە هەموو لەحزەیەک دەبێت چاوەڕێ ئەوە بکەین بە هەر بیانوەیەکی جۆرا و جۆر حکوومەتی عێراقی یاخود خەڵکانێک لەناو حکوومەتی عێراقی با تۆزێک تهدید بکەین. لەوانەیە ببنە ڕێگر لەبەر ئەوەی کە بیانی جۆرا و جۆر ببینەوە بۆ ئەوەی کە ئەو استحقاقی کە زۆر لە حەقی خەڵکی هەرێمی کوردستان کەمترە دانراوە لە بودجەی ساڵی 2023 تا 2025 کە یەک چەندی جار باسمان کرێ خودی ڕێژەکە شێوازی حسابکردنەکەی و ئەو هەموو نەفەقاتە سیادی زۆرانە کە حساب کرا بۆی پشتێری کوردستان کەم بێتەوە دواترێ بۆ دوای بەداخەوە کە لەلایەن هەندێک خەڵکی خۆمان لە فراکسیۆنەکانی کوردستانی لە بەغدا کە هەندێک بڕگە لە مادەی 13 و 12 بەڕاستی زیاد کرد کە هەموو ئەوانە کۆتوبەند بوون و زیاتر با بڵێن بەهێزکردنی هەرێمی کوردستان بەهێزکردنی هەرێمی کوردستان بوو. بۆی ئەوەی دەگوترا بەهێز بووە ئەوان بەجێرە ئەوەی کە لە یاسای بودجێ کە لە بەردەستماندا ئێستا هاتیە بەڕاستی ڕاست ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەکانی 2 11 12 13 دایە کە تانەکانیشی بە قەناعەتی و بەلێکدانەوە ئەو خەڵکەی کە یاساین و من حکومێکی کەسێکی مالیم بەڵێ ئەوانە لەگەڵ بنەمایەکانی دەستوری عێراقی ناگونجێتن و تەڕادێکی زۆر ئەگەری وا هەیە کە محکمەی فیدرالی ئەوانە هەڵبۆشێنتەوە کە گەر هەری وەشاندەوە کاتە تۆزێک سیاقەکە دێتەوە سەر شێوازی خۆی بۆ ئەوەی هەموو شتێک لەدەستدەین لێبیر نەکەین ژینۆخان. دەمێکە شەڕی ئیرادە لەگە هەرێمی کوردستان دەکرێت ئێستا نییە بە زۆر شێواز هەوڵاندا. یەک لە شێوازەکانیش کە زۆر کاریگەرە بۆ دوای لایەنی دارایی و ئابوووریەکەیە، بەڵام ئێمە هەر چۆنێک بێتن
ئەو هەموو قەیرانە گەورەمە هاتە سەر لە دوای 2014 کە بودجیان بڕین ڕاستە خۆشەڕی داعش نرخینەوت دارمە ژمارەی زۆری ئاوارە ئەو جا خەڵکی چکەی ناوە خۆشمە ڕووی سیاسەوە خەریک بوو کۆمەڵێک شێشە دروستکات یان 5 شۆکی گەورە بەرەو ڕووی هەرێمی کوردستان بوو بەڵام بە خۆڕاگری خەڵکی هەرێمی کوردستان و هەروە خۆڕاگری و ئیرادەی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمە و کاتە هەر چۆنێک بێتن ئەو قەیرانە بە شێوازی دەرباز بوو لە دواتر ئێستا کە دێنە سەر قۆناغێکی نوێتر دوای کابینەی نۆ هەندێک ئالیەت و سیاست سیستەم دانرا بۆ بەڕێوەبردنی سیستەمی دارایی یاخود ئالەت دارایی و دابینکردنی یەکەم شت ئەولەویات کە درا جارش کە تاکید کراوە کە موچەی فەرمانبەران دواترێش حکومڕانی تەنها موچە نیە دواترێ بابەتی شەفافیت و ئاشکارکردنی داهاتەکان و کارکردن لەسەر پرۆسە چاکسازیەکان هەموو ئەوە وای کرد سەرباری هەموو پاڵەپەستویەکان بەڵام شتێک دەکرا کە تا ڕادەیەکی باش دەتوانین بڵێن سەرکەوتوبن لەوەی کە قۆناغە سەختەکان تێپەڕین بەڵام ئێستا ئەوەی کە واقعەت دروست بووە پاشی ئەوەی بڕیاری دادگەێنێ و بژێوانی پاریس و لێکەوتەکانی دواترێ ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گۆک پێشتەش باسی دەکرد ئەم دەبێت ئەو حقەتە جارش کە لێرە دووبارەکەمەوە پێش ئەو بڕیارەش لە یاسای بودجێ تاوان ساڵ 2020 نەمان بوو بەڵام 21 و 22 زۆر بە ڕاشکاوانە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەغداد دەگوت فەرموو ئێوە گەمە بەستان مەلەفی نەوتە چەندە ئەمە ئامادەین مەلەفی نەوت بە هەمووشتەوە تەسمیلتان کەینەوە بە وردەکاریەکانەوە بەڵام لە چوارچێوەی بانفە دەستوریەکان دەرنەچین و ئیلتیزاماتی چێ بکەین ئەوەی آخر قسەم ئەوە دەبێتن بە تاکید ئەوەی ئێستا ڕووداتجارش کە بابەتەکان ئەگەر لە دەرەنجام دارایی و ئابووری بوون و تاخیرکردن بێ بەڵام زیاتر مەبەستەکان سیاسیە و مژدارش کە ئەو پرسیاری ئێوە دەکەم لە چێن ئەوانەی کە ڕۆژی لە ڕۆژان داهاتن دەیانگوت بە هەر شێوازێک بی ئێمە دراستمان کردی و ئێمە واین ئەگەر بێت و بەس هەرێمی کوردستان ڕازی بێتن نەوتەکە ڕادستی بەغدا بکە خەڵکی ئێمە دەکەوێتە نیعمەت وا دەبێ پارە وا دێ کاکە وانە فەرموو ئێستا بابێن دوو قسە بکەن و بابێن هەندێک تەحلیلی مالی بکەین و دەگەینە چەند دەستخۆش دکتۆر بەدڵنیایەوە من شیکردنەوەی داراییم دەبێت لەگەڵ بەڕێستا چکە بەڕێزت جیاواز لەوەی کە سەرۆکی ئەو سنتەرەی شارەزایەکی باشی بواری داراییشی با بچینە لای کاگاری جارێکتر سڵاوت لەبێ گەلێک سوپاس بۆی کە میوانی باسی ڕۆژی کوردستان 24 کاگاری هەر بەڕاستی ئێمە لەگەڵ بەغدا تەنها کێشەی پارە و موچە و شایستە دارایەکانمان هەیە یاخود ئێمە کێشەی خاک و نەتەوە و کۆمەڵێک شتی گەورەترمان هەیە لەوەی کە ئێستا شەڕەکەی بۆکەین ینی واتە بە شێوەیەکی ڕوونتر بە بەڕێستی بڵم ئێستا تەنها ئێمە هەموو کێشەکانمان لەگەڵ بەغدا لە موچە و پارەیە کۆ کردوتەوە ئەمە ڕاستە؟ بەڵێ زۆر سپاس من هەندێک قسەکەم حەزەکەم لە پێشەچیا بڵێم کە ئەم قسانی من هەمووی تعبیر لە بۆچووری شخصی خۆمەکات لە بەری من کادری پارتیم و پارتی مەزبور نییە مەسئولیاتی ئەم قسانی من بخاتە ئەستۆی خۆی من حەزەکەم شتێک بڵێم یعنی ئێمە مشکلەکەمانەوەیە کە میلەتێکی شەرمنین لە داواکردنی حەق و حقوقی سروشتی خواکرد و لە ئێستا شەبڵین دەستوری خۆمان لە عێراقا ئێمە معاملەی وەکو برابچووک خۆمان بە برابچوو گەبینین لە بەرامبەر عەرەبا لە عێراق بۆیە سەیرەکەیت هەموو مافی میلەتی کورد لە کوردستانی عێراقا هەمووی کورد کراوەتەوە لە مەسەلەی موچەیە جگەلەوەی کە هەموو ئەو ڕێکلامەی کە ئەکرێ بۆ دەستور لە چوارچێوەی وڵاتی عێراقا کە وجودی نییە کە هیچ کام لەلایەنە عەرەبەکان نەڕازین دەستور جێبەجێ بکەن نە پێیان خۆشە جگەلەوەی کە لە ناو خۆمانە لە هەرێمی کوردستان مەجموعەیە خەڵک بە دروشمی پۆپۆلیستی خۆڵەکەنە چاوی خەڵکەوە و هەر ڕۆژەی سەرۆک حیزبێک یاخو بڵین ئەندامیشی سەرکردایەتی حیزبێک لێرەوە هەڵەسەیە چێ بۆ بەغا لە کاتێک کاتۆ حکوومەتی هەیە حکوومەت نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکە لە بەغا و لە هەموو دنیا نەک حیزبی سیاسی اینجا ئەمە کارێکی کردووە کە ئێمە یعنی بازاری سر بڵێمەوە ئەم زوعفەی بڵێن پەردەوازەی خۆمان لە هەرێمی کوردستان وای کردووە کە ئێمە لە پۆزیشنێکی یا لە پێگەیەکی لاوازتر بین لەوەی کە ئەبوو هەبین ئەمەش بەشێکی زۆری خەتای
خۆمانە کە لە هەرێمی کوردستان هەر کەسە و خۆی بە حکوومەتی هەرێم مەزانێت ئەو مرکزیەتی کە پێویستە هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی بکە وەکو خۆی ناکرێت. باش کاگاری ئەو پرسیاری کە دەیکەم دڵنیام بەڕێستان چونکە گوێبیز بووم بۆیە ئەو دڵنیایە ئەدەم لەگەڵ ناڕزایی و خۆپشاندانی هاونیشتیمانیانی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرزکردنەوەی دەنگی هاوڵاتیانی لە هەرێمی کوردستان بەڵام لە ماوەکانی ڕابردووە تا ئێستا گوێبیستی ئەوە بووین دکتۆر پێم خۆشەیانی جەنابیشت کۆمنتە هەبێ باز لەوە دەکرات کە خۆپشاندان دژی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت لە بەرامبەر پێدانی موچەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕۆژێک گوێمان لێ نەبوو خۆپشاندان لە بەرامبەر حکوومەتی عێراقیدا بکرێت لەوەتەی ئێستا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ڕێکوتنێکە لەگەڵ حکوومەتی عێراقیدا کردوێتی نەوتەکەی لە دەستان نەماوە بۆ یەکێکە لە سەرچاوە داهاتەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا موچەکە دەبێت بەغدا بینێرێ و پابند بێ بە ناردنی شایستە داراییەکانەوە باشە بێ خۆپشاندان لە دژی کێ بکرێت کاگاری ئەزانی وڵی پێم خۆش بۆ پرسیارە کرد ئێمە لە سەروبەندی 16 ئۆکتۆبەرە عەرەبی نعل لە پێ لە ڕیزەکانی حەشتی شعبیە هاتن نیوەی هەرێمی کوردستانیان داگیر کرد یەک کەس ڕازی نەبوو بێتە سەرجادا دیفاع لە خاچی خۆی بکە نەک لە حیزب و نەک لە حکوومەتیش نموزەجی ترمان هەیە لە پارێزگای سلێمانی کە زەبڵ کۆ ناکرێتەوە یاخود بڵین کە خزمەتگوزاریەکان وەکو پێویست نین خەڵک ئەیەنە سەرجادە مزاهرە بکە لە دژی پارتی لە کاتێکە کە پارتی نەمحافظ لەوە نە سەرۆکی شارەوانی نە قایمقام نە سەرۆکی نە بەڕێوەبەری پۆلیس و نە هیچ دەستگایشی تری ئەم منتیقەیە بەدەست پارتیەوە نییە ئەمە نیشانی ئەوەیە کە من لە ئەوڵی قسەکان ماوتم ئەم ئوسلوبە لە سیاسەتکردن ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە سیاست نییە بەڵام بەکارهێنانی پارتی هەمیشەوەکەی خەڵکەشانداوە لە ناو حکوومەتیشا هێزی یەکەمە و هێزی سەرەکی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە زۆربەی داواکاریەکان و ناڕزایەتەکان لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان دەبێت زۆر ڕاست زۆر ڕاست نا ئێستا ئەوەی جەناب دەڵێ ڕازەکەی ئەوەی جەناب دەڵێ ڕاستە بەڵام ئێستا شتەکە گۆڕاویشە ئێستا هەموو مسیبەتەکان خەتای پارتیە لە ناو پارتیشە هەموو مسیبەتەکان خەتای مەسرور بارزانیە بۆچی ئەمە با من عرض بکەم یعنی بۆچی ئەمە شتێکی جەبا عرض بکەم ئەمە بۆچی وایە یعنی بۆچی نامەنتەقیە ئەمە لەبەرەوەی لەم دی و دێگەڵا ئەو دەسەڵاتەی کە لێرە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەی 1 و بە دەرەجەی 2 و بە دەرەجەی 3 لەی بەرپرسیارە ئەنجا بزوتنەوەی گۆڕان بە ڕادەیەکی کەمتر بۆیە خەڵک ئەگەر لە محافزەی سلێمانی هەڵەبجە هەر ملاحەزەیەکی هەبێ لەسەر خزمەتگوزاریەکان لەسەر کەم و کوڕەکان هەر گلەیەکی هەبێ لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بچێت لە ئادرسی یەکێتی نیشتیمانی کوردستان با بە دەرەجەی 1 بەو بڵێ تۆ بەرپرسیاری لێرە تۆی کە ئەڵێ من ئارەزوم لێ بێن نایڵم سندوقی دەنگدان لێرە دابنێن تۆی کە ئەڵێ ئەگەر من 1 دەنگ بێنم و 100 دەنگ بێنم هەر خۆم حاکمم لێرە و هەر یەکێتی نیشتیمانی کوردستانم و هیچ کەس ناتوانێت لە گوڵ کەمترم پێ بڵێ ئەم وەزعی کە دروست بووە لێرە ئەمەی کە ئێستا هەیە کاگاراس تۆزێ هینی ئیشارەی پێکرد بە خەڵکیانە و ئەگەر مەلەفی نەوت ببرێتە بەغدا و ئەگەر موچە لە بەغاوە بێ ئیتر کوردستان ئەبێت بە سویسرا ئێ باشە ئەوە کرا بۆ وای لێ نەهات معنای ئەوەیە ئەمانە ڕازین بچن سەریان شۆڕکەنەوە بەرامبەر شۆڤینیستێکی عەرەب بەڵام ڕازینین حکوومەتێکی خۆماڵی کە هی خۆمانە کە خۆمان بەرپرسیاری لێن کە بە خوێن و بە نەکبەتی و بە نەهامەتی ئەم حکوومەتە هاتۆتە کایەوە ڕازینین پایەکانی ئەم حکوومەتە بەهێزکەن ئەوانەشی کە لێرە حاکمن کە خۆیان بە بەرۆگری هەندێکیان خۆیان بە بەرۆگری خەباتی بۆ نمونە شێخ مەحموودی نەمرەزانن باشە جەنابی شێخە فەرموێ گەرمانیعی حقوقی کورد ببن عەرەب بێشک نوێژەکانم بە کوردی قەزاکەم کو ئەمانە بەرەوگری شێخ مەحموودی نەمرن دەست خۆش کاگاری ئەگەڕێم وڵات بۆیە هەموو شتەکان هەموو جارێک وەکو داوای لێبوردنەکەم با ئەو من زۆر جارە قسەم کردووە ئەوە جاری ترژی ئەڵێمەوە بۆ هەزارەمین جار
هەموو جارێک بەردێ لە ئاسمانەوە بکەوێتە خوارەوە و موسیبەتێک بەسەر ئەم میلەتا بێ خەتای پارتیە و هیچ کەس لێ مەشهور نییە، بەڵام هەموو جارێک کە شایی دروستکردنی کابینە ئەکرێت و هینی هەڵبژاردن و بەدەستێنانی پۆستەکان ئیترەوان شەریکی سەرێکین تایە. باشە دەست خۆش. دکتۆر ئاراس، ئێمە وتمان حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ دەستم کردووە، یعنی نەک دەستم کردووە، هەر نەوتەکەی ڕادستی حکوومەتی عێراقی کردووە، بەڵام لە بەرامبەردا تا ئێستا هیچ شتێک لە دەستکەوتە داراییەکان بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەشتووە. هێشتا زوو نییە ئێمە بۆی بڕیار بدەین لەوەی کە نەوتمان ڕادست کردووە زەرمان کردووە. بابەتی ڕادستکردی نەوت بابەتێکە تەنها مەسلە داراییەکە نییە کە ئایا چەند پارە و چەند نییە، دەبێت نەکەن ڕەهەندێکی سیاسی و ڕەهەندێکی مستەقبەلیشی لە دووە. من ئێستاش تاک لەسەرەوە دەکەمەوە، بۆیە ژەگەم لە حەزە بکەن شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت زۆر پێداگرێت لەسەر ئەوەی کە هەموو هەوڵێک بدەن دەبێت نەوتەکەی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێتن. ئەو بابەتێکە سازشی لەسەر ناکەنە تا بکرێت. ئێستا کە زۆر باوازەهی ئەوەی بەشێکی زۆری عێراق دەیانەوێتن بە هەر شێوازێک هەناردەکردنەکە نەبێتن و بەعکسەوە بۆ ئەوەی بەرهەمی ناوەخۆ بەکار بێت کە ئەوە لە ڕووی هەم استراتیجیەوە هەم لە ئێستا شەوە ئێمە زەرەری لێ دەکەین، پێویست ناکەچەوە ناو دیتەل و تەفاسیلی لەوانە باسکرابێتن. بەڵام ئەوەی تر تەمان یەکشەمەی ڕابردوو ئەو یەکشەمەی کە چەند دوو ڕۆژ پێش ئێستاکە چاوەڕێکران کە ئالێتی جێبەجێکردنی بوجە لەلایەتی وەزارەتی مالیە دەربچە دەرچوو، دوێنێ وردەکارەکان درا وەزارەتەکان و شتەکان و تێبینەکان چیە، هەر بۆیە ژەگەم لە حەزە بکەن وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژێک تاخیرتر بوو ئەو ڕوا بڕیار بوو بچێتن چاوەڕێی وەڵامی حکوومەتی عێراقی دەکەن بۆی گوتیان بچین بۆ ئەوەی ئاسادانەکەن، گوتیان ئێمە تازە ڕێکارەکانمان دەرکردیە بۆی واضح بێتن ئەگە بزانین خەلەکان لە چێە ئەو جا بێن قسە لەسە بکەین. ئێستا موەڕێکی وەک دەڵێ منتەقێکی ئەویان دیتەوە کە ئیجرائیە، ئیجراءاتی جێبەجێکردنی بودجە، بەڵام ئینشاڵڵا من هەڵە کە زۆر جارێکیش پێشتر گوتیتم تەمەنامان کردیم سەرباری هەموو سەربەرمەندیەکانی خۆمان و پسپۆری خۆمان لە بوارە، ئینشاڵڵا من هەڵە دەبم. بەڵام دەبێت چاوەڕێ ئەوە بکەین هەتاوەکو بەشێک لەو مافەی هەرێمی کوردستان کە لەناو بودجە تەسبیت کراوە بۆ دێتن هەموو جار دەبێتن بە شەڕێک بێتن، هەموو جارێکیش دەبێتن جگە لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت بۆ خۆی لەسەر خەت بێتن و هەوڵت بداتن. سەرۆکی هەرێم پاڵپشتی بکە لەلایەشتی جەنابی سەرۆک بارزانی لە ڕووی سیاسی و پاڵەپەستۆی بکە، دەبێت ئەوە بزانین. ئەو بارودۆخێکی ئێستا هەیە ڕاستە ئێمە ئیتفاقیش سیاسیمان هەیە لەگەڵ ئەوەی ئیتاری تەنسیقی کرد لە بەغدا بوو، چوارچێوەی هەماهەنگی و دواتر لەگەڵ سوننەکان و تحالفی سیاسی بە ناوی تحالفی ئیدارەی دەوڵەت، بەڵام لەسەر ئەساسیەوە ئەو حکوومەتە دانرا و جگە لەو ئیتفاقیە نێوان هەردوو حکوومەت هەبوو، بەڵام دیتمان لە پەرلەمانچیان لێکرد لە بودجەکە خودی بودجەکە. هەر بۆش ئێستاکە بابەتەکان سیاسیە دکتۆر یان یاساییە، سیاسیەکەش نەکتەنها ینی خاڵیە لە بابەتی یاسایی. ئەم با پێت بڵێم چ کرایە مەبەستەکان سیاسین، بەڵام دێن بە ئامرازی یاسایی و داراییەوە دێن ڕێگری لێ دەکەن. بابەتەکە ئەوەیە، بەڵام بە یاسا توانیویانە ڕێگری لێ بکەن. بەتاکید ئەوەیە، ئەما کە دەڵێن بە یاسا تو لەبیر نەکە یاسا چییە؟ ئێستا چی لایەتە لە عێراق؟ هەر چێشەک هەبێتن کە بێت و لە دەستوری عێراق تەفسیر بکرێتن، محکمەی اتحادی کە ئێمە زۆر جار باسمان کرد، من ڕێزم هەیە بۆ مؤسسە دەستوریەکان، بەڵام دیتمان بڕیارەکانی چۆن بوو، دەزانین چۆن تەشکیل کرایە و نوێبوونەوەکەشی چۆن بووە و بڕیارەکانیشی چی بووە. یەک بڕیاری لەوەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان زۆر بەنادر دایتی و چاوەڕێژ نەکەین ئێمە سەرباری ئەو پەیوەندیە تا ڕادەیەک باشەیەکی ئێستا هەیە و ئەو هەموو هەوڵە دیبلۆماسیەی حکوومەتی هەرێمی کوردستان و شەخسی جەنابی سەرۆکی حکوومەت دەیدات چاوەڕێ نەکەین کە بەرهەمەکان وەک ئەوە بێ وەک باسمان کە سەرەتا جەنابەت باست کرد ئەو کوردستان و مافی کوردستان بە ئاسانی دێتن. باش شتێک ڕوون بێتەوانێ لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش زۆر ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو شاندانەی کە سەردانی بەغدایان کردووە لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ئەم ساتەی ئێمە گفتوگوی لەسەرەکەین. دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و شاندەکان هێندەی بەڕێکەوتن کارەکانیان کردووە لە عێراقدا بە یاسا نەیان چەسپاندووە. ئایا ئەمە وایە؟ ئەگەر بەڵێ بۆچی؟ ئەگەر نا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چی بکە بۆ ئەوەی کە ئیدی لەمەولا بە یاسا مافەکانی چەسپێنێ و داوای بکە؟ لە یاسا ئێمە یاسا چ دەرەچێت لە پەرلەمان لە پەرلەمان ئێمە کەمینەین. جاری ئەومان بۆ یەکلاکەرەوە حکوومەت بەڕێکەوتن کردوێتی یا بە یاسا ئەوەی کە کرا لەسەر بنەما یەکشت کرا حکوومەت هەموو جارە داوای یەکشت دەکاتن دەڵێت ئێمە عێراقێکی نوێمان هەیە ئەو عێراق نوێ فیدرالیە لەسەر لەو عێراق نوێ لەسەر سێ ئەساس پێکاتین ئێمە کە ئەویش کارە ئەساسیەکانی ئەو وڵاتە بە تەوافق و بە شەراکەت و بە تەوازن بێتن. دووەم ئێمە هەندێک ئیتفاقاتی سیاسیمان هەیە بۆ تەشکیلکردنەوەی
حکوومەتەکان بابێن لەسەر ئەساسی ئەوانە و لەسەر بنەمای سەقفی دەستور کار بکەین ئەو دەستورەی کاک ئاریژ ئاماژە پێکرد من پێت دەڵێم بە هەموو قەنەعەتەوە دەڵێم 180 سیاسەکانی عێراق ئیمانیان پێ نییە بەسەرحەت پێمان دەڵێن چەند ساڵێک پێش ئێستا من چەندین جار لە گفتوگوی ڕاستەوخۆ من سەیری کەناڵە عەرەبیەکان کە پێ دەڵێ کاکە ئەوە دانرایە ئەو دەستورە لە کاتێک بۆ کە تێیدا بە قسەی ئەوان کورد دەسەڵاتیان زیاتر بووە گەرچی ئەوەیکی ئێستا هەیە بەشێک لە مافەکانی کوردیدایە هەموو تێدا نییە کێمە پێمان وایە دەبا زیاترش بێتن بەڵام ئەو جەدەلەی کە هەیە ئەمن بە هەمان ینی تێگەیشتنی کاگئاری بەڵام بە شێوازش کە دەڵێم ئەو پێشکەوتنی لە هەرێمی کوردستان ڕوویدا ئەو بەرە پێشچوونەی کە لە ناخی تاچی کوردیش دروست کە تاچی کورد لە دوای ساڵی 91 بەسەرەوە بە تایبەتی لە دوای 2023 تا 2013 وای لێ هات کە ببێتە هەموو خەڵک لە دنیاش سەری نمونەی هەرێمی کوردستان بکە و دواترش سەرباری ئەو هەموو پاڵەپەستۆیانە خۆڕاگری و دواتر جارش کە هەستانەوە و پاش 16 ئۆکتۆبەریش جگە لەوەی من لەگەڵ کاگاری هاوڕانی بڕێک کەسێک ئامادە نەبوو بڵێ ڕاستە لەوانەیە لە لای ئەو هەندێک خەڵک ئامادەن و بەڵام لەلای ئەو مەبەستە کوێ لەوانە لە زۆنەکەی ئەو کەوستا لێ قسە دەکاتن خەڵک ئامادەن و بێتن بەڵام خەڵکی هەر خەڵکی ئەو وڵاتە و گەنجی ئەو وڵاتە و سەرۆکی ئەو وڵاتە بوو کە لە بەڕەکانی جەنگ بێکەوە لە ڕێگری کرا لە با بڵێن دوای داعش و دوای داعشیش کە بۆ پاراستنی کیانی هەرێمی کوردستان و ئەوە دەکرێت ئێستاش بەڕاستی ئەگەر سەیری بەس تەماشە بودجەی عێراقی بکەین ئەو بودجەی کە هەیە تەمان زۆر کاتی خۆ مناقشەمان کرد سەکاتم بۆ کۆکەی تۆ سپاس دەکەم ئەو بودجەیە کە بدایت دانرەکە بۆ 3 ساڵە ڕاستە هەندێک بوونبەڕی سیاسیاندایە بۆی بارودۆخی عێراق نامستەقڕە و ناکرێت هەموو ساڵێک دابدرێتن بۆی استقرار بێتن تەماش توانێن لە بودجە لە ڕووی مالیەوە بودجە بۆ 1 ساڵە دووەم ئەو دیتێلەی ناو بودجە دانرایە بەڕاستی ئەوەی بەرامبەر هەرێمی کوردستان دایانە لە پەرلەمان هەندێک شت بۆ ێشتەش حکوومەتی هەرێمی کوردستانتانە لێکردی لە هەندێک شتدا و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش یعنی حکوومەتی عێراقیش لە چاردە بابەتانێدایە کۆمەڵێک بابەت دانرایە کە بەڕاستی شێواندیتی شتێک نەمە لەسەر بنەمایەدارەیەکان بەس ئەمن ئەوە دەزانم ئێستا لە ڕووی ئەو بیانوانەی کە پێشترێ یاخود هەندێک جار مبەرر هەبودایان گوت باشە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوە ناکات شتێک نەما ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نێکات لە داتا لە زانیاری لە شەفافیت لە پێدانی هەموو بەڕێگا پێدان بە چاودێری دارایی بە لیجانی هاوبەش بە گفتوگۆ بە نیقاش بە مەنطق بە دەستور بە یاسا بە هەموو ئەو شتانە فەرمون ئەوە شتەکانی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت زۆر ئەو شتە حقیقەتانە باش بزانێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی لە هەرێمی کوردستان ئێستا لەو بابەتانە یەک شتی لە مەبەستە بە هیچ شێوازێک سازش لەسەر مافە ئەساسیەکانی ئەو خاکە و ئەو وڵاتە ناکاتن بۆیە بمبورە ژینۆخان ئاخر دێرم ئەوە دەبێتن زۆر جار ئێستا جار بەجار هەندێک شت هەیە بۆی پەلە نەکەین لە خلالی 3-4 ڕۆژ بۆی چەند دینارێکمان ببێتن بەڵام سازش لەسەر بابەتێک بکەین کە بێتە شتێک لە مستەقبل جەرەی لێ بکەین بۆیە دڵنیام هەم شاندی حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان لەو بابەتە زۆر بە دیقەتەوە مامەڵە لەگەڵ ئەو شتانە دەکاتن بۆی کە مافەکەم بەتەواتی دیری بکرێت کاک ئاری ئەوەی کە دکتۆر وتی ئەو چاوەڕێ ئەوە ناکەین کە حکوومەتی عێراقی بە پێی دەستور و یاسا مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەوە زۆر جاری شار لەم ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵ چاودێرانی سیاسی عێراق لەگەڵ شرۆڤەکاران لەگەڵ بەشێک لە هێزولایەنە سیاسیەکان کەسانی قیادە لە ناو هێزولایەنە سیاسیەکان هەمیشە باس لەوە کە نەڵەن دەستێکەیە لە عێراقدا نایەڵێت کە ڕێککەوتنی هەرێم و بەغدا سەر بگرێت ئەم دەستە شێیە ئەم ڕێککەوتنە بۆ سەر ناگرێت ئایا بەڕاستی ویستی حکوومەتی عێراق خۆیەتی یاخود نەخێر ئەوە کەم و کورتیەکانی هەرێمی کوردستانە وای کردووە کە ئەم ڕێککەوتنە سەر نەگرێت بەڵێ من لە پێشەوەی جوابی بووم و حەزەکەم لە حەزەیەکم هەیە لەسەر قسەکانی کاگاراز تاوان کاگاراز برایکی خۆشەویستە لای من بەڵام من لە سەروبەندیش لە پێش 16 ئۆکتۆبەر و هەتا ڕووداوەکانیش تەواو بوو من خۆم پێشمەرگە بووم خۆشم لە شەڕ بووم من کە وتم یەکێک حازر نەبوو بێتە سەرجادا حتمما مەبەستم ئەم مەنتیقەیە بوو مەبەستم ئەو دی و دێگەڵە نەبوو غەدر ناکەی کاگاری یعنی کاڵبوونەوەی مەسلەی نیشتیمان غەدر ناکەم با عەرزەکەم موچە گرنگە بۆ ژیانی ئینسان بۆ ئەوەی کە تۆ بتانی یعنی بژێوی ماڵ و مناڵی خۆتی پێتامینکەی بەڵام لە موچە مهمتر خاک و نیشتیمانە میلەتە بەرحاڵ با نەچین ئەو مناقەشەیە چکۆ ئەو مناقەشەی ئێمە نییە ئەوەی کە جەناب دەڵێ هەموو جارێکە حکوومەتی هەرێم و هینیانێ ڕێبکەون دەستێک هەیە
يعني ئەم دەستا ئەزانی چۆنە با من عرض بکەم بەشێکی ئەمە هەندێک لایەنی سیاسی هەن لە هەرێمی کوردستان کە وەکو من مەسەلەکە ناڵێم لە بەری جوان نییە بۆ سەر تەلەڤیزۆن شتی وای ئینسان بڵێ وەکو هینە دێزەکە وایە مەسەلا زەرێری خۆی و تۆپینی ساحێبەکەی ئەوەیە ساحێبەکەی مەبەستم کوردستانە مەبەستم پارتی نییە ئەمە بەشێکی هەندێک لایەنی سیاسی لە کوردستان بەشەکەی تری هەندێک لایەنی بڵێن ئیقلیمی کە دەسەڵاتیان هەیە لە عێراقا بەشەکەی تری هەندێک لایەنی ئینتەرناسیۆناڵ یعنی نێونەتەوەی زلهێزەکان وڵاتانی ئەوروپا ئەمانە هەموو ینی قسەیان ئەخوا لە عێراق بەشێکی تری هەنێو لە وڵاتانی عەرەبی ئەوانەی کە خۆیان بە دۆستی عێراق ئەزانن و نزیکن لێوەی بەڵێ کاگاری ئەمانە یعنی هەمویان بەیەکەوە هەر یەکەی فاکتەرێکە و دەور ئەبینێ بەڵام من باسی قەناعەتی شخصی خۆمەکەم من حەقی ئەوم نییە کە مەسەلە سەرکردایەتی حیزبەکەی من چۆن سەیریەکە من لاوەڕی قسەکانیش ماوتم بە قەناعەتی من دەسەڵاتێکی سیاسی بەهێزی شۆڤینیستی عەرەبی لە بەغا هەیە کە لەلایەن هێزی نەزۆک و بێعەقڵی سیاسی کوردەوە زۆر پشتیوانی ئەکرێت و ئەم هێزە کوردیە لەلایەن ئەو لایەنە شۆڤینیستیانە وەکو داردەست بەکارەهێنرێ دژی هەرێمی کوردستان کاگاری ئەمە هۆکارەکەیە ئەنجا یەکشتیشی پێ بڵێم بە کورتی کاتم نەماوە یەکشتی تر ویستم بڵێم جەناب باشە جەنابێ لە قسەکان تا لە کاگارازە پرسی بۆچی حکوومەتی هەرێم هەر بەڕێکەوتن کردوێتی بۆچی بە قانون نەیکردووە ئەنجا حەزەکەی تۆ 1 ملیۆن قانون بنووسە ئەگەر جێبەجێ نەکرێ هیچ ئیسفادەی نییە ئەوە دەستور باوشک و داشی قانونەکانە لە عێراقا بەڵام عەرەبی شۆڤینی هیچ حسابیشی بۆ ناکە زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئاراس قادر سەرۆکی سەنتەری لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان هەروەها بەڕێز ئاری هەرسین ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون باسی ڕۆژ کۆتایی هات هەر شاد بوون